ئەو تەجروبەی باز دەکەم ئەو تەجروبەی دەبێت پێتان برم کە میهرەبانی چەند خۆشەویستە لەگەڵ خەڵکی. ئەمە چوومە پاریس، یعنی وەکو ئەوێ برێن ئەمە چوومە بە ئەغدایەکە لە هاتیمە عێراق. یەک ماری لە سلێمانی بی گوتی 2 سەعات مارم دوورە لە پاریس لەو شارێکە لە پاریس. هاتوو تەبیعی من بڵاوم کردووە لە چەند فندقیدا دەبەزم، چوو بۆ فندقەکەی گوتبووی ژوورەکەم دەوێت لەو فندقەی ئەو 2 ڕۆژەی کە ئەمن لە پاریس بووم، ئەوش گوتی ئەو 2 ڕۆژەی ژوورەکەم دەوێت، گوتمان ژوورێک نەفەری نییە، گوتی ژوورەکەم دێ با 2 نەفەری بی، گوتی 2 نەفەریش نییە، ژوورەکان هەموو عیجزن، ئەلەو فندقەی ئەمن گرتبووم بە عیجزم کردبوو، گوتبووی ژوورێکی 3 نەفەریم بدێ، ژوورێکی 3 نەفەری گرتبووم. کابرا هات بۆ شارێکی تکا بە سیارەی خۆی، ئەمن نایناسم نازانم چێیە. کاتێکە لە قتاری هاتینە خوارێکە لەگەڵ دکتۆر محەممەد مەجیدی بووین کە هاتینە خوارێکە دیتمان 2 کەس ئینتیزارمان دەکاتن کە زانیان یەکسەر بە پیلمانەوە من ناناسم میتیان ناناسم 2 کەس بوون، یەکەشان لە فەڕەنسایدا دەنیشت، یەکێکیشان لە شارێکی تکا هات بۆ وێندەر. هیچ موعیدیشم لەگەریان نەبوو، یانی برێن مسبەق و ئەو شتانەیان بیان ناسم یان یەکێک تەرتیبی کردبی کە ئەبەدەن هیچ تەرتیباتێک نەبوو لەو ئیشەیە. یەکەچان گوتی نانم حازر کردێ بچینە شوقەکەی ما. ئەمیش گوتم نانی چ؟ گوتی منانم حازر کردێ قاعیدەکمە هەر خۆشەویستەکەم بێتە پاریس ئەمن دعوەتی دەکەم و خواردنیشم حازر کردێ بچینەکەنەما. ئەوەکەیت کە گوتی کاکە ئەمە سیارەم پێەیە تکیتی قتارێکی بڕی بوو کە بە تکیتەکان بچین 3 تکیتی بڕی بوو، گوتی کاکە ئەم سیارەم پێ تکیتەکەی هەگر لۆ جارێکی تکا سیارەم پێ بە سیارەی من دەچی. استغراب بووین ئەمە. دکتۆر محەممەد مەجید گوتی ئاگادار بین خواردنی نەخۆی لەوانەیە زەهریان تێ کردبی، لەوانەیە ئەوانە دەستەک بن، ئەوانە چێنە دیلێر دیان ناجوت وڵی ئەمە ناناسم بەس ئەمن دائیمەن گەشتبینم لە حیاتم کەس داری لە خواری لە بۆ من ناکاتی وەرە با بڕێ. ئیدی هاتینەوە ئەو کابرا شوێ لە فندقی لەگەرمان ماوە هەم بۆ دەلیلی سیاحی کە نزیکەی 20 سالە لە فەڕەنسای دەژیتن. لە قسەکانی باسی کرد گوتی تازە خێرزان منداری دووەمی بووە، هەفتەکە یعنی خێرزانی 2 منداری هەبوو، منداری دووەمی کە عمری هەفتەکە هەو بەخۆشی خەرچی پێنجوینی بوو، خەرچی ئەو لێرەش نەبوو، خەرچی پێنجوینی. گوتی ئەوە ئیلا دەبی ناردبیان دەبی دەستێک بیتن کورە زۆر حەزەر بکە تشتی دەستی نەخۆین زۆر ئاگامان لە خۆمان بی. گوتم باشە ئەمن عەداوەتم لەگەر کەس نییە و کابرا لۆ دێتن. طبیعی ئەو کابرایە لەگەرمان بوو دەچینە مەطعەمی دەمانویست نانی بخۆین ئەگۆ پارێ بکە کە پارەی لۆ دەدەێ ئەمە خۆ فەقیر نیمە دەگوین هەر حەزم لێ خزمەتت بکەم ئەمن نەمتوانیە بێم لە میهرەبانی خزمەت بکەم دێم لێرە خزمەتتان دەکەم. وەڵڵاهی ئەوانەی کە باسی دەکەم ڕاستیە، یعنی ئەمن شەرم لە خۆم کردەوە کە یەکێک ئەوەن دۆنە میهرەبانی خۆش دەوێ لەبەر چ؟ معجزبی منە؟ نا. معجزبی جوانێکەمە؟ نا. معجزبی ناومە؟ نا. ئیشی پێمە نا. بەس دەرێ بەشک و ئەمەش لە ڕۆژ قیامەتێ بە بەش شەفاعەتی ئیشی باشەکانی میهرەبانی دەکەویت. بەشک و خوای گەورە ڕەحممان پێ دەکاتن کە کابراێک ئەوەن دۆنە دوور هەتا هاتینەوەش ینی هەر حەزەرمان دەکرد دوایش هاتینەوە تەواو خواحافیزیمان هەتا ئێستاش کابرا تەلەفۆنی لۆ نەکردیمەوە کە پارەکە بوو چوومە وێندە پار ئەو وەختانە بوو هەتا ئێستاش تەلەفۆن لۆ نەکردیمەوە برێتن ئەو ئیشەم هەیە یان ئەو خزمەم دەنێرم یان ئەو ئیشەی ئەسڵ خەر شارێ و لێرە نییە ئەو هەمووی مەحەبەتە. ئەمن لە میسر بین ئەو جارە لەگەر دکتۆرێکی باسی مەشروعی میهرەبانیم کرد هیچ قسەمان نەکردی بوو. دکتۆر کاوە شایدە لەوەی یەکسەر گوتم گۆ دوژمنتان زۆر دەبیتن. هیچم نەمگوت بوو ئەمن کێشەم هەیە یان شتەکەم هەیە یان بەس ئەوەن دوێنە باس کردم ئەمە ئەوها خێرێ دەکەین مەشروعەکە من ئەو هەیە ئەوەن دوێنەی خێریە گوتم گۆ دوژمنتان زۆر دەبی. لێیەکە زۆر گرینگە بیپارێزی. میهرەبانی دڵسۆزی و لێزانی